جوتیارە کوردەکانی سنووری پارێزگای دیالە و ئەوانەی کە گوندەکانیان دەکەوێتە ناوچە دابڕێنراوەکانەوە لە ئێستادا گرفتی داگیرکردنی زەویە کشتتوکاڵەکانیان هەیە لەلایەن جوتیارە عەرەبەکانەوە. کاتێک بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ڕوو لە پارێزگای دیالە و دادگاکانی دەکەن، پشتگیری لە عەرەبە جوتیارەکان دەکەن. ئەم جوتیارانە دانیشتوانی گوندەکانی ئەحمەد گوڵە و قەڵای سەربەناحی جەلەولان بەشێکیان لە سەرەتای ئەم ساڵەوە زەویە کشتتوکاڵەکانیان داگیر کراوە و بەشێکی دیکەیان بە گەرم و جۆ زەویەکانیان داچانوە، بەڵام ئێستا جوتیارە عەرەبەکان ڕێگەیان پێنادەن درێنەی بکەن و ئەو گرێبەستە کشتتوکاڵیان هێناوە کە پێشتر بەعەز بۆ تەعریفکردنی ئەو ناوچەیە بۆ جوتیارە عەرەبەکانی کردبوو. بڕیاری ئەنجومەنی وەزیران هەیە کە عەقدەکانی ئەوان هەڵوەشیاوەتەوە. ئێساکە کەس نییە بچێتە ناو ئەو مەسەلەوە لەوێ نیە ئیجراعاتێکی یاسایی بکە لەگەڵ ئەو عەرەبانە. ئەو عەرەبانە تێن تەعدامان لێکن، بە چەکەوە تێنە سەرمان. ئەو ڕۆژە تقریبا 12 زەلامیان هاتەتە سەر ئێمە و من و ماڵ مامەکانم لەوێنە نیە ئەگەر و جێشەکە نەکەوتایتە بینەوە بە تەقە و بەهین نیە یەکتریمان نەکوشت. باشە قەی ناکە ئەگەر ئەو تعهودی لێسێنراوە نیێتە سەر عەرزەکانمان، ئەی باشە بە چ ئەساسێک ئەتێت تەعدامان لێکە. بۆ سەلماندنی خاوەنداریەتی ئەو زەویانە جوتیارە کوردەکان بەڵگە و نووسراوی یاسایان هەیە کە پێشتر لە ساڵانی 1960 و 1970 گرێبەستی کشتتوکاڵیان بۆ کراوە. لەگەڵ ئەمەشدا لە ئیدارەی پارێزگای دیالە و دادگاکاندا چاوپۆشی لە داگیرکاریەکانی جوتیارە عەرەبەکان دەکرێت. دیارە لە ڕووی کارگەریش و ئەو گوندە سەر بە ناحێجر سەر بە ناحی کۆکردنیە، بەڵام ئێمە بە حکومەوەی هاوسنوورین ئەو جوتیارانەش کە هەموو ئەرک و هەموو ئیشەکانیان لای ئێمەیە بۆی ئێمە لە ڕێی خۆمانەوە یاداشتێکیان لێ وەرەگرین بەرزێکەوە بۆ حکومەتداریان داواکاری ئێمە لەسەری خۆمان هەوڵێکی دی بدێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشە. لە نوێترین هەنگاودا بۆ چارەسەری کێشەی ئەم جوتیارانە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیالە بڕیاریدا کە ئەو زەویانەی بەرهەمەکانیان درێنە نەکراوە درێنە بکرێت و دواتریش ڕێگە بە هیچ جوتیارێک نادرێت ئەو زەویانە بەکار بهێنێت تاو کاتەی لە دادگا کەیسەکە یەکلایی دەبێتەوە. بۆ ئەوەی بتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین هەماهنگێکمان کردەوە لەگەڵ سوپای عێراق بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەوەی ئەو جوتیارە عەرەبانە نەشتە سەر زەویوزاری کوردەکان بۆ ئەوی کێشەیە دروست نەبێت لەم ناوچەیە. اتفاقیان کردووە بۆ ئەوەی ئەو جوتیارانەی کورد لە ناوچەی شێخباوە هەرچ کەس ئەگەر جوتیارەکە ئەگەر کورد ئەگەر عەرەبە ئەو عەرزەیە کە ئێستا کێڵایەتی و کردێتی هەر بەرووبوومیکی هەیە دەروی بکات بۆ ئەوی دوای ئەوە هەتاکو ئەقرارێک لە مەحکەمەوە نەرێم عایدیەتی یان مڵکێتی ئەو عەرزانە ساق نەبێتەوە لەسەر کەس بۆ کەس نییە ئەو عەرزانی بکات. لە سنووری گوندەکانی ئەحمەد گوڵە و قەڵاو و محونتەی سەربەناحەی جەلەولا نزیکەی 900 زەوی کشتتوکاڵی جوتیارە کوردەکان داگیر کراوە. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، گەرمیان.